ڕێگایەکی قەرەباڵغ و پڕجموجۆڵی بازرگانیە. ڕێگای کفری خورمات و پارێزگاکانی هەولێر، بەغداد، کەرکووک و سەلاحەدین بە یەکەوە دەبەستێتەوە. بەهۆی خراپیەکەی و بە دووساید نەبوونی کێشە و مەترسی لەسەر هاتوچۆکەرانی هەیە. کەمپینێک بۆ بە دووسایدکردنی ڕادەگەێنرێت. تەنها ئامانجمان ئەوەیە هەوڵ و کوشش بدرێت بۆ گۆڕینی ئاراستەی ڕێگای ئێستای کفری دروست خورماتی لە ڕێگایکی یەک ئاراستە بۆ ڕێگایکی دوو ئاراستە. ئەوە شاراوانیە لای هەمووان کە ئەم ڕێگایە چی گرنگێکی هەیە لە بواری ئابووری و کۆمەڵات و ڕۆشنبیر و مێژوویەوە. ئەم ڕێگایە ناوچێکی بەرفراون پێکەوە دەبەسێتەوە هەر لە شاری خانەقین و جەلال و کەلار و سنتەری داری گەرمیان و قەزای کفری و ناحیەی جەبارە تا دەگاتە ناحیەی سڵێمانبەگ و هەردوو قەزای دروست خورمات و ئامەرلی. نیوەی ڕێگاکە سەر بە پارێزگای دیالەیە و نیوەکەی تریشی لەسەر سەلاحەدینە. لە کفریەوە هەتا سلێمانبەگ 25 کیلۆمەترە، پڕ لە تاسە و چاڵ و ناڕێکی بەردەوام قەرەباڵغە و هەندێک جار ڕووداوی لێ دەکەوێتەوە. ئێمە بەردەوام ئەمە ڕێگامانە، بەڵام بە تەواوی تێکشووە و بە کەڵک نەماوە. معاناتی زۆرمان بەدەستەوە هەیە. ئەگەرچی بەردەوام قەرەباڵغە و هاتوچۆی چەند شارێکی لەسرە، هیچی تێدا نەماوەتەوە و مەترسیەکەی زیاتر کردووە. خطورته بشكل على المواطن. ڕێگەیەکی بازرگانیە. ئەم ڕێگایە یەک سایدا چەندین جار ڕووداوی دڵتەزیێنی تیا ڕووەدا بەڕاستی، یعنی جاری وەها بۆ خێزان بە کاملی تیاچوون لەم ڕێگایە. بەشی زۆری هاتوچۆی سەر ڕێگاکە ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانن کە بازرگانی دەکەن، بۆیە بە شاڕێیەکی بازرگانی ناو دەبرێت. داواکە لە حکوومەتی عێراقا لە ناو بودجەی تازەدا پارەی بۆ تەرخان بکات و خەڵک لەم مەترسیانە ڕزگار بکات. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.